لە نێو مانگی پێنجداین هێشتا موچەی مانگی سێیان پێ نەدراوە. ماوەی نزیکەی 50 ڕۆژە بێ موچە دەوام دەکەن و لێرە بەدواوە دەڵێن ئامادە نین بگەڕێنەوە سەر کارەکانیان. مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی دژی پێنەدانی موچەکانیان گرتبوونەوەیەکیان ئەنجامدا و وەکو خۆیان دەڵێن چی دیکە بێدەنگ نابن لە سوکاتی پێکردنیان و ڕێکارە مەدەنیەکانی دیکە دژی حکومەت چڕتر دەکەنەوە. بە ئەوانەی کە بەرپرسن لە سلێمانی بێنە سەر خەت، یعنی چی لە هەولێر لیستی موچەی مانگی 4 ڕاگەندرێ لە سلێمانی موچەی مانگی 3 نەدراوە هەر ئەو نەئەڵێم تاو با بێنە سەر خەت. حساب بۆ خەڵک ناکا بەس ئەوەی بێڕێزیکردنە بە مۆزەف و هیچی تر. ململانێکی حیزبی و مۆزەف لەو بەینە باجەکەی یای هیچی تر نییە. لە هەڵەبجە و ڕانیاش مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ بۆ داواکردنی مافەکانیان گرتبوونەوەیەکیان ئەنجامدا. فشاری ئەوان لەسەر حکومەت بایکۆتکردنی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ دەبێت و لە ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبن تا ئەو کاتەی شایستەداراییەکانیان بۆ دەگەڕێتەوە. داواکاریەکانمان دەخەینە ڕوو. یەکەم دابەشکردنی موچەکانمان 30 ڕۆژ جارێک و دوور بکەوێتەوە لە کێشە سیاسیەکان. خاڵی دووەم گێڕانەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران هاوشێوەی هێزە ئەمنیەکان. خاڵی سێیەم سەرفکردنی کڕی وانەبێژی و سەردان و پاداشتی توێژینەوە و خەرجیە زانکۆیەکان. خاڵی چوارەم دابینکردنی موچەی ژینگە پارێزان و پێدانی پاڵپشتی دارایی خوێنکاران لە کاتی خۆیدا. لە کۆتاییدا ڕای دەگەیەنین ئەگەر بە زووترین کات کێشەکانی فەرمانبەران و مامۆستایان لە موچە پلەبەرزکردنەوە هەموو شایستە داراییەکان و پاڵپشتی دارایی خوێنکاران بە تایبەتی چارەسەر نەکرێن، ئێمە بەردەوام دەبین و ناڕەزایەکانمان فراوانتر و پڕکاریگەرتر دەکەین. بۆیە بە ناچاری و لەو پێناوەدا ئێمە بایکۆتی هۆڵەکانی خوێندن ڕادەگەێنین و تاقیکردنەوەی کۆتایی ساڵ ڕادەگرین هەتا جێبەجێکردین داواکاریەکانمان کە بریتین لەم خاڵانەی خوارەوە. یەکەم دابشکردنی موچە هەرسی ڕۆژجارێک و بەبێ دواکەوتن. دووهەم دابشکردنی موچەی مانگی 3 و 4 زانکۆکان یەم ساڵ تا ناوەڕاستی ئەم مانگە. سێەم گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی باڵا و وەزارەتەکانی تر هاوشێوەی وەزارەتە ئەمنیەکان و ناوخۆ. مامۆستایان و فەرمانبەران پێیان وایە ئەوەی لە دەڤەری سلێمانی دەگوزارێت تایبەت بە موچە سزادانی موچەخۆران و سوکاتی پێکردنی چین و توێژەکانە دروستکردنی دوو ئیدارەیە لە نێوان پارتی و یەکێتی و نەبوونی حکومەت دەسەلمێنێت. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.